کاکە متری بەچە کاکەوە متری 10,000 ناک سەبیکاریت شو داوام دڵم بێ قاتێکڕم بۆم جەزنەوە قاتی کوردیە کڕی مەلیکیە کڕی قاتی کوردیەکڕم بە تەمام قەتاب ئەوە ئەرکان نەکۆ ئیشەکەی ئەمە ئیشی خەڵکی گشتی لە 1970 فەرقی کردە ئیشمان ئێمە ساڵانی زوو لەم کاتانە ئێمە هەر خەیات قماشخانی گرنگە داوە لێمان ئێستا حتاکو و ڕۆژی کوشتار قات بووە بە خەیاتەکان گلێدات و لەبەرەوە ئەو بێموچەی و ئەو قەیرانی دارایی و ئەم نەخۆشی کۆرۆنا و ئەمانە گشتی تاسیر کردە بازار خەڵک زۆر احتمام نادەدە جلی کوردی لەبەرەوەی خەڵک ناگەێتە کرێ خانووە ناگێتە مناڵیان ناگێتە نەخۆشە ناگێتە کۆمەڵە شتێ لە کەربەلەکان لە قماشی ئێمە زەرورترە بۆ ماڵ ڕۆژانە ڕۆژوا بووە 20 قاتمان فرۆشتە 15 قاتمان فرۆشە 10 قاتمان فرۆشتە ئێستا وەم بەرەجەژانەوە من لە بەیانیوە وا بزانم 4 شاڵم فرۆشتە نەق قاتیش ئەم بازاڕی ئێمە تۆ بینە قەرەباڵغیەک و ئەم کاتانە ئێستا ئەم بازاڕە سەیریکە لە دوکاندار زیاتر هیچی تیانی ئەم گوزەرەیە سەری قات ئێمڕۆ زۆر هەرزانە قاتمانەیە قاتێ بە 20,000 هەیە بە 15,000 هەیە بە 25,000 هەرچەنە نرخشی هەرزانە هەر خەڵک نییە بازار ئیمساڵمان لە بەهار و تا ئیسا ئەو بازارە نەبوو کە دڵی پێخۆش جار وا هەیە ئیجارەی ئەگەر دەرکەین سوپاسی خواکەن لەبەر ئیجارەکەمان تەمین کردەوە ئەمە بۆ 40 ساڵە چێ من خەیات تقریبا لە 80 تا ئیسا 80 ئیتر بمەچە خەیات ناوەڵەوانە بووە ساڵوا بێمە هەر مەجالمان بوو 2 نەفەر 3 نەفەر پیان نەگەشت مەڵا ڕۆژ بوو 3 قات 4 قاتمان درویەوە شەوی ئیشمانە کرد ئەمان بڕی ئیسارەوە ئەی بڕین و ئەی دوورێنین ترەوە ئیشەکەی ئەوە جەژن چەندێکی ماوە تقریبان 10 ڕۆژی ماوە بۆ جەژن تا ئیسا 10 قات لام نییە جاران بوو 50 قات 60 قات کێشەی خۆزانی وەزعی کوردستان ئیسا بۆن بێموچێ زۆر تاسیری کردەوە وەزعی اقتصادیمان زۆر دابەزیەوە تر کێشەگەرەوەیە وەی ترێمەشی چارەسەرمانە چاوەڕێی ڕەحمی خواکەین بازارەکە زۆر فەرقی کردووە لە چاوای ساڵانی پێشووە بڵین ساڵان بازارەکە زۆر قەرەباڵق بوو ئەوەستا خۆ دەبینی لەوەشی لە بازارە گەڕا بۆ ئەزانی بازارەکە خەڵکی تیان نییە لەبۆ نێم قەیرانە کەس ڕوو ناکاتە دوکانەکانەوە نە قات و شتووە بکرێ و مەسەن خەیاتی و شتانە بکە هۆکاری هەر هەموو قەیرانەکەی کەمبوونی ڕاتبە تاسیر کرد لەسەر هەر جمگەی بازار هەر هەمووی تاسیرەکەی زۆر دیارە بە بازارەوە بە زۆری زۆربەی دوکاندارەکانشی بەڕاستی ئیجارەکە دەرناکەن طبعاً کاریگەری کەلتوری هەیە چۆن تو بۆ نمونە ئەگەر خەڵک ئەگەر جلوبەرگی کوردەکەن وەردە و جلوبەرگە کەمە بێت لە ناخواڵکە تاسیری کەمە بێت خەڵک زیاتر ڕووەکاتە شتە حازیرەکانی سا ئیمڕۆ شتە لەبەرەوەی سعرەکەی زۆر کەمترە هەرچەنە ئیزا بازارەکە فەرقی کردو و قماشەکە زۆریش دابەزی و لەگەڵ خەیات و شتەکانە بەڵام تاسیری زۆر کردووە لە مەسەن خەڵکە ڕوا پەنتۆڵێکە کڕێت لەگەڵ قەمیسێکە 15,000 20,000 دینار تەکلیفەکە لەسەر